ئەمڕۆ وەکو گروپی ئاسوودا هەستین بە ئەنجامدانی دووەم کۆبوونەوەمان لەگەڵ خانمانی دووگیاندا مەبەست لە کۆبوونەوەکەی ئەمڕۆیە بەسکردنی سوودەکان لەگەڵ زیانەکانی مناڵبوون بە نەشتەرگەری و مناڵبوون بە سروشتی بوو. هیوادارم توانی بێتمان ئەستی زانیاری و هۆشیاری خانمانمان بەرز کرد بێتەوە لەو ڕۆیەوە. الحەمدلله ئیمڕۆ بەشدار بووم لە کۆبوونەوەی دووەم گروپی ئاسوودە بۆ پاڵپشتی ئافرەتی دووگیان. بابەتەکەم ئیمڕۆ لەسەر بڕۆژبوون بۆ خانمی دووگیان لە کاتی ڕەمەزاندا. الحەمدلله بابەتێکی تەقدیممان کردووە. هیوادارم ئەو کەسانە بەشدار بوون سوودیان بینیوە و پێشنیارم بۆ ئەو خاتونانە کە بەشدار بوون بۆ ئەم گروپانە بەرەچاوێکی ئەو ڕێنمایەکان وتمان بۆیان لە دەربارەی بەڕۆژبوون لە کاتی دووگیانیەکە دەربارەی بەشداربوون زیاتر لە ئەم خۆڵانەش ئێمە بەتەمای پێشکەشەکەن بۆیان بۆ داهاتوو بۆ بەرژەوەندی خۆیانش و کۆرپەکەیان. ئەمڕۆ وەکو دانیشتنی دووەمی گروپی ئاسوودا زیاتر تەوەرەکانمان تایبەت کرد بە مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەو تەوەرەی کە من باسی لێوەکەم سەبارەت بە شیرپێدانی سروشتیە. هەروەها خۆتان نزانن کە شیرپێدان ڕۆڵێکی گرنگی هەیە لە تەندروستی و گەشەی مناڵەکانە. داوا لە دایکانی دووگیانەکەم کە بەردەوام بوون لە بەشداریکردنیان لەم گروپە، چونکە بەڕاستی هەموو زانیاریەکی بەسوود هەر لە بیدایەتی سکپڕیەکان هەتا کۆتایی سکڕێ و بگرە دوای سکپڕیەکانش هەموو زانیاریەکی بەسوودی تایە. سمارت وەرچەرخانە.